سیەم بریارێکی زۆر چاکە بۆ حکوومەت دەستخۆشی لەکەین بەس گرنگەوەی حکوومەتی چاوی لە ئەو کەسانە بێکەوە ڕاتبیان هەیە مەسەرەن موچیان هەیە با موچەکانیان دانەخات لەگەڵ ئەوەیە لەبەرەوەی ئەم کار ئاسانی بۆ هەوڵاتیان دەستخۆشی لەکەم. و داوای حق خۆت دەکەی دەبیەوە حقش بدە، یعنی خەڵک هەیە لە دەرەی شار دێ پێی تەواو ناکرێت هەتا دەگاتە ئێرە داوام خەڵاس دەبی، یعنی بەڕای من شتێکی زۆر باشە و ئەوانەی ناڕازینە مۆزەفەکانن چونکە لایەن تێک چوە حتمەن کابران هەتا سەعات 12 داوامی دەکرد ئێستا هەتا بە ئیجباری هەتا سەعات 3 داوام بکە بەتەئکید لە بۆی ناخۆشە بەس بەعام لە بۆ هەموو خەڵک زۆر باشە. من یەک ڕۆژ لە دوای ئەو بڕیارە چوومە 3 دام و دەستگای حکومی لە هەولێر لە دوای کاتژمێر 12 هیچ یەک لەو ژوورانەی کە ئەمن ئیشم پێیان بوو لەوێ نەمابوون. جا کەواتە ئەتوانین بڵێن یەک ڕۆژ لە دوای بڕیارەکە ئەگەر وەکو خۆی جێبەجێ نەکرێت ئەدی 1 مانگ و 2 مانگ و بۆ هەمیشە چ دەکرێت. جا بۆیە من ئەڵێم پێشوەخت بی لە ئیمتیازاتی کاربەندەکان بکرێتەوە دوایی قرار بدرێت لەسەر دەوام زیادکردن دەنا بە گشتی بڕیارێکی زۆر باشە. پێشەوە بڕیارێکە تا کاتژمێر 3 ڕێژێکی زۆر فایل دەماوە و ئیشی خەڵکی نەدەڕۆیشت هەر خەڵکە و هەر سعات بۆ سعات 2 یەکسەر مۆزەفەکان دەچون بە ئیشی خۆیانەوە دەڕۆیشتن. ئێستا هەتا سعات 3 دەوام دەکەن هەر ئیشەکەبی هەر شتەکەبی هەر فایلەکەبی جێبەجێ دەکرێت و لە قازانجی هاوڵاتیانە.